ئێرە شەقامێکە لە گەڕەکی هەوارە بەرزەی دەربەندی خان. ئەم شەقامە هاوڵاتێکی گەڕەکەکە لەسەر ئەرکی خۆی و بە بڕی 4 ملیۆن دینار خاوێنی کردوتەوە و سیماکەی گۆڕیوە. کاوا 3 مانگە سەرقاڵی جوانکردن و ڕازانەوەی شەقامەکەیە کە پێشتر شوێنی سەگی بەرەڵا و فڕێدانی زبڵ و خاشاکی گەڕەکەکە بووە. دیمەنە ناشرینەکانی شەقامەکەش لە پێشتر وای لە کاوە کردووە دەست بۆ ئەم کارە ببات. وڵایی من بیرۆکەم لەوە بۆ حەزم کرد شوێنەکەی خۆشکەین بەڕاستی. ئیتر ناشرین بوو، مەنزەرێم ناو زۆر ناشرین بوو. ئیتر هەڵسان بە پاکردنەوەی و جوانکردنی و ڕازانەوەی بەم داروینانە و ئیشەڵا پەرەشی پێدەم. ئەم شوێنە زبڵدانێ بوو، لەم بەرەوە زبڵدان بوو، لەو بەرەوە زبڵیانە ڕشت زۆر ئەوین بوو بە شۆفڵین دامە برد و فڕەمدا. تێگەی تر پاکم کردەوە و شتێکی جوانم پێ دوورین کردووە. دانیشتوانی گەڕەکەکە ستایشی ماندووبوون و هۆڵەکانی کاوە دەکەن کە توانیوێتی سیمای شەقامەکە بگۆڕێت و ڕزگاریان بکات لەو دۆخە خراپەی کە بەهۆی پیسی و زبڵ و خاشاکی شەقامەکەوە دووچاری ببوون. بە ناوی خۆم و گەڕێکی هەوارە بەرزەوە زۆر دەستخۆشی لە کاکاوەی بەڕێز دەکەین. بەڕاستی هەڵساوە بە ئیشێکی زۆر جوان. ئەبواە لە جیاتی کاکاوە حکومەت هەڵسایە بەم ئیشە، بەڵام بەداخەوە حکومەت زۆر کەم تەرخەم بووە لەم ئیشە. بەڕاستی کاکاوە ئیشێکی کردێ بووەتە هۆی جێگەی سەرسوڕمانی شارەکەمان. هەر کەسێ لەم گەڕەکەەوە تێ ئیلا ئەبێ بێسێ و سەیری جێدەستی کاکاوە بکە. ڕاستی پێشتر ئەم جادە زۆر ئاوا جوان نەبوو، ئەم دارانە تێدا نەبوو. ئیسە دیمەنێکی جوانتری هەیە، هەر لە خۆت ئاسودەی کە بەم ڕێگایە ئەڕۆی. دیمەنێکی جوانی بەخشەوە بە شارەکەش. بەڵێ زۆربەی کاتەکان لەرە هاتوچۆکەین، بەرەو ماڵ، بەرەو قوتابخانە، بەرەو هۆڵی وەرزش، زۆربەی شوێنەکان بەم جادە هاتوچۆکەین. کاوا فرۆشیاری ئامێرە کارەبایەکانە لە دەربەندی خان. تەنها بەوە نەوەستاوە شەقامەکە خاوێن بکاتەوە، بەڵکو بە چاندنی گوڵ و ڕووپۆشی سەوزایی هێندەی تر شەقامەکەی جوان کردووە و بە درێژایی شەقامەکەش کامێرایی چاودێری داناوە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، دەربەندی خان.